خۆی لە سەرەتا ئەگەر ئێمە باسی ئەو گۆڕانکاریانە بکەین کە لە یاساکانی تایبەت بە حکوومەت هێرێمی کوردستان کە گۆڕانکاری بەسەرها لە ساڵەکانی 2008 بۆ 2009 کە کۆمەڵێک لە چالاکوانان دەستیان کردبەوەی کە کۆمەڵێک چالاکی زۆر بەهێزیان کرد بۆ ئەوەی گۆڕانکاری لەو یاسانە بکرێ بە کە تایبەتە بەژنەوە بە تایبەت یاسای باری کەسێتی کە بەشێک لەو حاڵەتانی کە زۆر ڕوبەڕووی ژنان ئەبێتەوە ئەو تونند و تیژانی کە ڕوبەڕووی ژنان ئەبێتەوە ئەوەیە کە پیاوان بە شێوەیەکی زۆر ئاسان و سادە خێزان و ماڵەکانیان هەڵەوەشێنەوە بەهۆی کە ئەکەوێتەوە دوای حەز و ئارەزوویەکی خۆی ئەوی شەنانەوەی ژنێ دوو هەموو و سێ هەموو ئەوانەیە. بۆ ئێرە ئێمە لە یاساکانی باری کەسێتی تایبەت بە حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری لە یاساکانە کرا. یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە ئەگەر هاتوو کە پیاو لە چەند حاڵەتێکە ئەتوانێت ژنی دوو هەم بێنێتەوە ئەو هەڵبەتە چەند خاڵێکە ئێمە ئەوەی کە تەرکیزی ئەکەینە سەر و قسەی لەسەرەکەین ئەمڕۆ ئەوەیە کە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە ژنە پیاوان ئەتوانن ژنی دوو هەم و سێهم بێنەوە ئەگەر بێت و ژنەکە سێ جۆر نەخۆشی هەبێ. یەکەمیان نەتوانێت مناڵی ببێت کە ئەگەر نەخۆشیێکی وا هەبێت کە بۆ مەدەل حیات نەتوانێت مناڵی ببێت نەک ئێستا یعنی حاڵەتێکی وەختی بێت. دووهەمیان ئەو ژنەی کە تایبەتمەندی مەسەلەن نەتوانێت سەررجەی لەگەڵ پیاوەکە بکات. سێهم ئەگەر بێت و نەخۆشیێکی وای هەبێت کە نەتوانێت وەکو کەسێکی ئاسایی لەگەڵ بۆ خێزانەکەی نەتوانێت مناڵەکانی پەروەردە بکە، نەتوانێت مافەکانی وەکو ئەرکەکانی وەکو ژنێک لە ناو خێزانەکە بەڕێوە ببێ، لەم حاڵەتە ئەتوانێت پیا و ژنی دوو هەموو سێهم بێنێتەوە. بەڵام لەبەر ئەوەی کە بەڵام ئەمە کراوە بە بەهانەیە، ئەمە کراوە بە پاساوێک کە لە حاڵەتی بوونی هەر کێشەیەکی تەندروستی لەوانەیە بڵێن زۆر ئاساییە، زۆر سادە بێت پیاوان پەنا ئەبن بۆ ئەوەی کە ژنی دوو هەم بێننەوە. زۆر جار لە نەریتی کۆمەڵگەی ئێمە ئەگەر بێت توی ژنەکە ماوەیەک حاڵەتی دەرونی باش نەبێ یان ماوەیەک بەهۆی زۆری ئەو فەرمان و ئەرکان و بەرپرسیارەتی کە لەسەرێتی ماوەیەک خۆی وەکو پێویست گرنگی نادا بە خۆی ئەهمالەکە لەبەرەوە سەرەکیم پیاوان ئەو ئەکەن بە بەهانەیە کە ژنەکانە نەخۆشە و ئەتوانن حەقی ئەویان هەیە کە ژنی دوو هەم بێننەوە. ئەمە کاریگەریکی گەورەی ئەبێ لەسەر لە خاڵی یەکەم و سەرەتای کاریگەری ئەبێ لەسەر ژنەکە خۆی وەکولانی دەرونی، ینی ئەگەر بێت و ئەو ژنە ئەگەر کێشەیەکی تەندروستی لەوانەیە سادەشی هەبێت، بەڵام لەلایەنی دەرونی و ئەوەند ئەگەر بێت و ئەو زاراوە گوێ لەو زاراوە بێت کە مێردەکەی پێی بڵێت یاخود دەوروبەری یان کەس و کاری مێردەکەی پێ بڵە وەڵای ژنەکە نەخۆشە ئەتوانێت ژنی دوو هەم بێنێتەوە. حاڵەتێکی بۆی ئەبێ بە حاڵەتێکی دەرونی زۆر زۆر گەورە کە لەوانەیە حاڵەتە دەرونیەکە کاریگەری بکاتە سەر ئەو نەخۆشیێکی زیاتریش ببێت. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئەو خێزانە ئەو ژنە ناتوانێت وەکو پێویست گرنگی بات بە خێزانەکە، ینی ئەگەر بێت و پێشتر کەم تەرخەمێکی هەبوو بێت بەهۆی نەخۆشیەکەیەوە لەوانەیە لە دوای ئەوە کەم تەرخەمەکی زیاتر ببێت و زیاتر نەتوانێت وەکو پێویست ئەرکەکانی وەکو ژنێک بەرامبەر بە پیاوەکە وەکو دایکێک بەرامبەر بە مناڵەکە و بە خێزانەکەی نەتوانێت ئەو ببا بەهۆی ئەوەی کە ئەم زاراوەیە لەلایەن کەسێکی زۆر نزیکی خۆیەوە کە هاوسەرێتی کە لە بری ئەوەی کە هاوکاری بکات کە ڕێگای بۆ ئاسان بکات کە ژینگەیەکی تەندروستی باش بۆ خێزانەکەی فراهم بکات کە بتوانێت ئەو حاڵەتە تەندروستیە تێپەڕێنێتە باشی لە بری ئەوە ئەم زارانەوە بەداخەوە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە ئەم زاراوەیە هەیە کە ئەگەر بێت توی ژنەکە حاڵەتێکی تەندروستی هەبێت تەندروستی ناجێگیر بێت بەرامبەر بە ژنەکە ئەم زاراوە بەکارێکە لەبەرەوەی کە نەخۆشی ئەتوانین ژنێکی تر بەسەری بێنینەوە. دیاردەی نایەکسانی کە هەیە لە کۆمەڵگەی ئێمەیە بە تایبەت هەربەتە لە زۆرێک لە کۆمەڵگەکانی تریش ئەوە بەدی ئەکرێ، بەڵام لە کۆمەڵگەی کوردەواریە ئەو دیاردە نایەکسانێت چوتە ناو کللتورمانەوە ئێمە، یعنی لە ناو کللتوری ئێمەیە ئەگەر بێت و ژنەکە حاڵەتێکی تەندروستی ناجێگیری هەبێ زۆر بە ئاسانی پیاوەکە ئەتوانێت ژنێکی تر بەسەری بێنێتەوە. بەڵام ئەگەر پێچەوانەکەی بێ ئەگەر پیاوەکە حاڵەتێکی تەندروستی ناجێگیری هەبێ جاری وا هەیە پیاوەکە ئەو حاڵەتە تەندروستی بە جۆرێکە کە ئەو ژنە هەرگیز نابێت بە خاوەنی مناڵێک، هەرگیز نابێ بە دایک، زۆر لەوە ئەزانێت کە نابێ بەگەدایی کە ئەمە مافێکێکە کچێکە لە تازە سەرەتای ژیانێتی دە هەمیشە خەون و ئاواتی ئەوەیە کە
وەکو دایکێک لە ناو کۆمەلگەکە بناسرێنێ بەڵام هەندێک جار پیاوەکە ئەوەنە حاڵەتی تەندروستی ناجێگیرە کە ژنەکە ئەم قوربانیە ئەیە لەگەڵ پیاوەکەیە ژیان ئەباتە سەر بەڵام هەرگیز ڕێگە بە خۆی نادات ئەو حاڵە ئەو بکات کە داوای جابوونەوە بکات یا ئەگەر بش بێ زۆر کەمە و زۆر دیاردێکێم لە کللتوری ئێمە هەڵبەتە کللتورێکی وەکو باسم کە کللتورێکی نایەکسانە یەکسانی تەواو نییە بۆ تاکەکانی کۆمەلگا بە تایبەت لە نێوان ئەو دوو ڕەگەزەیە و لە کللتوری ئێمە دیاردی پیاوسالاری هەری هەڵبەتە دائیمەن تەسەڵوت و سەرکوتکردنی پیاوان زۆرتر بۆ ژنان و ژنان ئەو مافەیان پێنەدراوە لە هەرچەند لە ناو قانون و یاساکانی بەرکاری عێراقی و هەرێمی کوردستانیشە ئەو ڕێگەیە درراوە بەژن ئەو مافەی پێدراوە کە بتوانێت داوای جابوونەوە بک بڕوات بەڵام هەڵبەتە لە ناو کولتوری ئێمەیە کە ژنان ئەبێت خزوعی هەموو ئەو ناڕەوایی کە بەرامبەریان ئەکرێت نابەرام تونند و تیژانی کە بەریان ئەکرێت ئەبێ خزوع بن ئەبێت ملکەج بن بۆ ئەوانە بۆیە هەمیشە سێرەکی ژنان لێرە شەهر قوربانی ئەیاد یعنی لە هەموو حاڵەتەکانە قوربانی یەکەم ژنانە قوربانی ئەمێنێتەوە لەگەڵ پیاوەکە ئەمێنێتەوە هەرچەنە ئەرزانێک کە پیاوەکە نەزۆکە ناتوانێت خێزان دروستکە ناتوانێت مناڵی ببێت ناتوانێت ئەو مافەی لە ژنەکەش سەنوێتەوە بەڵام ژنەکە هەر بەردەوامە بێ لەگەڵی لایەنە جێندەرێکە کە هەر لە سەرەتای مناڵیەوە ئەو مناڵانی کە پەروەردە ئەکرێن بە شێوەیەکی باڵانسی جێندەریان فێر نەکراون یعنی ناکرێت ئێمە لە مناڵیەوە ئەم جیاکاریە فێری مناڵەکان بکەین لەبەرەوەی کە لە مناڵیەوە لە ناو خێزانەکانە ئەم جیاکاریە دروست کراوە مافێک دراوە بە ڕەگەزێک بۆ ڕەگەزێک هەموو مافەکان هەموو ژیان فراهم کراوە بۆیان هەموو دەسەڵاتەکان فراهم کراوە بۆیان بەڵام بۆ ڕەگەزێکی تر سەرکورد کراوە و ئەو مافانی لێ سەنراوەوە کە هەرچەنە ئەو مافانە مافێکی سەرەتایی خۆیەتی بۆیە ئەم شێوە پەروەردەیە لە ناو خێزانەکانە دواتر هەر ژنەکان خۆیان ئەنی ژنەکان خۆیان پەروەردی مناڵەکانەکەن بەم شێوە جیاکاریە بەم شێوە نایەکسانیە بەڵام دواتر هەر ژنەکان خۆیان ئەبن بە قوربانی ئەو جیاکاریانی کە خۆیان سەبەبی ئەوە بوون کە خێزانەکانیان وە پەروەردەکرەوە ئەو ئەقلێتە پیاوسالاری کە هەیە لە ناو کولتوری ئێمەیە زاڵە بەسەر خێزانەکە بەسەر دایک و باوکەکە هەندێک جار پیاوەکەش حەز ناکات بەو شێوەیە ئەو جیاکاریە بکە بەڵام لەبەر ئەوەی تانە و تەشەرە و خێزانەکانی تر و کۆمەلگە لەسەری بۆیە پابند دەبێت بە هەموو ئەو یاسا کللتوری و یاساکانی دەوڵەت ناڵێن ئێمە ئەڵێن هەمیشە ئەڵێن یاساکانی کۆمەلگە زۆر زاڵمە لە یاساکانی دەوڵەت زاڵمترە ئەو یاسانە لەبەر ئەو یاسانی کە لە ناو کۆمەلگەیە هەیە کە بۆ بە کولتور و عادەت و بۆ بە نەریتێکە ڕۆچۆتە ناو خێزانەکانەوە ئەمە وای کردووە کە تەنانەت پیاوەکانیش خزوعیان هەبێت تەنانەت پیاوەکانیش ملکەج بن بۆ ئەو کولتور و عادەتانی کە لە ناو کۆمەلگەیە بڵاو بۆتەوە یعنی ئەگەر بێت و پیاوەکەش ئەقلێتێکی فراوانی هەبێ بتوانێت هاوکاری خێزانەکەی بکە یاخۆت مافێک بابە کچەکەشی وەکو کوڕەکە بەڵام لەبەر ئەوەی ئەقلێتێکی پیاوسالاری زاڵە بەسەر هەموو کولتورەکەیە مناڵەکانی خۆی خێزانەکەی خۆی ئەکا بە قوربانی لەبەر کولتوری کۆمەلگاکە لەسەر ئاستی تاک پێویستەکە تاکەکان لەگەڵ لەسەر تاکەکان پابندی ئەو یاسانە و دەوڵەتیانە و هەروەها لایەنی ڕۆشنبیری خوان بەهێز بکەن و گرنگی بن بە مەسەلەی یەکسانی لە نێوان ڕەگەزەکانە و ئەو لایەنە جەندەریانەی کە ڕۆژانە ئەیان بینی ئەو باڵانسە جەندەریانی کە ناجێگیرە و ناتەواوە لە ناو کۆمەلگەیە ئەبێت زۆر گرنگی وەکو لەسەر ئاستی تاک لەسەر ئاسی ڕێکخراوەکان پێویستەکە ڕێکخراوەکان زیاتر چالاک بن لەسەر بڵاوکردنەوەی وشاری لە ناو خێزانەکانە لە ناو کۆمەلگەیە حتا لە نێوان ئەو کەسانی کە یاسادانەرن لە ناو دەوڵەتە کاریگەریان هەبێ لەسەر یاساکانیش لەسەر بە تایبەت ڕاگەاندنەکانی ئەیش لەسەر ڕاگەاندن ئەکەن ڕاگەاندن پێویستەکە بە بەردەوام حاڵەتی بابەتی وشاریان هەبێ بۆ بڵاوکردنەوەی لە ناو دەستگاکان و دام و دەستگاکانی ڕاگەاندنەکانە بۆ ئەوەی کە کۆمەلگا ئاشنا بکەن بە ئەو بابەتانی کە ئەبێتە هۆی بڵاوکردنەوەی یەکسانی و ئەو یاساشکێنانەی کە لەلایەن پیاوانەوە زیاتر یاساکان ئەشکێنرێت بە پاساوی ئاین بە پاساوی کولتور بە پاساوی هەر پاساوێکی تر بێت پاساوی پیاوسالاری بۆیە پێویستە کات زیاتر ئێمە
تەرکیز یاخود زیاتر جەختەکەینەوە لەسەر ئەوەی کە پێویستەکە پیاوانی ژۆکو چۆن ژنان پابندن بە یاساکانەوە ئەبێ پیاوانیش پابند بن بە یاساکانت و حتا لە ناو یاساکانیشە هەندێک بۆ شایی هەیە ئەبێ ئەو یاسانش بە شێوەیەک جێگیر بکرێت کە تاکەکانی کۆمەلگا بە تایبەت ئەو دوو ڕەگەزە وەکو یەک ماف و ئەرکەکانیان بۆ دابین بکرێت.